سڵاو خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتانم و تەوەری بەرنمەی ئەم جارەمان تەوەرێکی گرینگە و تەوەرێکی هەستیارە ئەویش چەمکی پەروەردە و پەروەردەی خێزانە. بۆ تەوەری ئەم جارە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچتانیمان کردووە کە لە ستۆدیۆی دەستگای میدیایی کەرکووک میوانە هەرچەندە کەرکووک ماڵی هەمووانە. دکتۆر بەخێربێی گەورەت کردین. زۆر سپاس. سەرەتا دەمێت لەوە دەست پێ بکەم چەمکی پەروەردە پێناسەی چەمکی وەکو چەمک چی ئەگەێنێ؟ زۆر سپاس. وەڵاهی چەمکی پەروەردە یعنی ئەتوانین بڵێین پرۆسەی بە کۆمەڵایەتیکردنی تاکە، واتە گۆڕینی تاک لە بوونەوەرێکی بایۆلۆجیەوە بۆ بوونەوەرێکی کۆمەڵایەتی. جەنابەت دەزانی مناڵ کە هێتە دنیاوە کۆمەڵێ کۆئەندامە، یعنی کۆئەندامی هەنا سەدانە سووڕی خوێنە دوو دەسیە دوو قاچێ سەری، یعنی بەس بایۆلۆجیە. ئەجینا مناڵانی هەموو دنیا دابنێ بەیەکەوە تۆ ناتوانانی جیان کەیتەوە بڵێ ئەمە کوردە ئەمە عەرەبە ئەمە مەسیحیە ئەمە موسڵمانە، هیچ بۆ لەبەرەوەی هەمیان وەکو یەکەن ئەندامەکانی لەشیان لانی بایۆلۆجیەوە. بەڵام پرۆسەی پەروەردە و فێرکردنە، پرۆسەی بە کۆمەڵایەتیکردنە ئەم کەسە لە بوونەوەرێکی بایۆلۆجیەوە کا بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی فێری زمانێکە. مناڵ کە لە دایکی خۆ زمان نازانێت، فێری زمانێکە، فێری ئەخلاقیەکە، فێری زانستێکە، فێری معریفەیەکە، فێری دابوونەرێکی کۆمەڵایەتیەکە، فێری ئەنواع پیشەیەکە. ئەمە ئەم پرۆسەیە ئیتر لە کاتی ینی هەندێک جار خەڵگەڵی دوای لەدایک بوون بەس بڕاو هەبێ ئەگەر بە مەعنا زانستیەکەی بێ پەروەردەی مناڵ پێش 20 ساڵ لەدایک بوونی دەست پێەکە. یعنی هەندێک کەس وازانێ کاڵین بەلایەوە سەیرە کاڵی پێش 20 ساڵ ئەگەر ئافرەتێ بە 18 ساڵی 19 ساڵی شوو بکات کە ناڵزج بووە، یعنی ئەبێ دایکەکەی پەروەردەکەی پێشەوە، چکە لە ناو ڕەحمی ئەو دایکایە. ئەو دایکە ئەگەر کەم تەرخەم بێ ئاگای لە خۆی نەبێ ئەو نۆمانگ و نۆڕۆژە مناڵەکە و لەوانێ مناڵێکی نائاسایی دەرەچێت. جا بۆیە پەروەردە هەر لە دوای لە دایکبوون و دروست دەست پێ ناکە. بە بڕوای من 20 ساڵ پێشەوەی مناڵ لە دایک بێ، یعنی بێ دایکی پەروەردەکەی. اینجا دوایی ئەم پرۆسەیە بەردەوامە بێ هەتا ئینسان نەمرێ هەر پەروەردەیە. ئیتر خۆ لەم تەمەنە شایم هەر شت فێرە بین. خۆ پەروەردەرەوە نیە تۆ مەسەڵەن هەندێ شتی کۆمەڵایەتیمان فێرکەن، تۆ دایمەن علم و زانست بەردەوامە مەدە حەیات. ئەمە هەمووی پرۆسەکە پێڵەن پرۆسەی پەروەردە. زۆر باشە دکتۆر، جیاوازی نێوان پەروەردەی کلاسیک و پەروەردەی مۆدێرن چییە؟ بەڵێ من نەتوانم با بڵێم بە جۆرێکی تر لە جاتی بڵێن پەروەردەی ئەرێنی و پەروەردەی کۆن. یعنی ئێستا چەمکێک پێیا بووە یاخود با بڵێن علمێکی تازە لە دەروونزانیە پێڵێن دەروونزانی ئەرێنی، علمی نەفسی ئیجابی یاخود پۆزیتیڤ سایکۆلۆجی. ئێستا لە هەموو دنیا ئیش لەسەرە واکرێ. لە بناو ئەوەیە باسی پەروەردەی ئەرێنیەکات. پەروەردەی ئەرێنی یاخود پەروەردەی ئێستا مۆدێرن بەو زاراوی بەڕێزێ لەگەڵ پەروەردە کۆنەکەی تەقلیدیەکەی کە ئێمە و باو باپیرانمان لەسەری پەروەردە بووە لە چەند تەوەرێکا خۆیە بینێتەوانێت. یەکێک لەوانە ئەم پەروەردەی نوێیە گرنگی زیاتر بە چی ئەیە؟ بە خاڵە بەهێزەکانی ئینسانەیە، بە خاڵە بە لاوازەکانی نایە. بۆ نمونە ئەڵێم مناڵ هەر لە مناڵیەوە بێ فێری لێبوردەیی بکەیت. چە پەروەردە چییە؟ بۆ بەختەوەری ئینسانەوە نیە؟ بۆ پرۆسی پەروەردە هەیە، بۆ لە باخچەی ساوانەوە هەیە، بۆی ئەم مناڵە بەختەوەر بێ، خێزانەکەی بەختەوەر بێ، کۆمەڵگاکەی بەختەوەر بێ، دوای ئەوە بەرفراوانترە بێ مرۆڤایەتی بەختەوەر بێ. هەمومان ئێستا دوژمنی سەرەکی ئینسان چێە؟ مرۆڤەکانە. هەمومان بوون بە دوژمنی یەکتری. کەواتە ئەم پرۆسەی پەروەردەی ئەرێنیە گرنگی بەشتە جوانەکانی ئینسانەکە لە ناخمانێ بتانێتە ئێمە کۆمەڵێ ئیستعداد ئامادەباشی باشمان هەیە و ئامادەباشی خراپیشمان هەیە، بەس پەروەردە و ژینگەکە بۆمان دیاریەکە کامیان گەشە پێ بکە. بۆ نمونە ئێستا ئیش لەسەرەوە کرێ ئەڵێ بێ پێویستە لێبوردەیی تەسامح لای تاکەکان دروستکەی، نەک ئینتیقام و تۆڵەسەندنەوە. یعنی یەکێ لە ئەرکەکانی پەروەردەی نوێ ئەوەیە ئەم مناڵانە لێبوردە بن، یەکتری قبوڵکەن. خۆ دەزانیە ماگەر لە عێراقا بۆ هیچ وڵاتێک باش نەبێ بە وڵاتی ئێمە باشە، ئەنواع قەومیات و ئەدیان و مەزاهیب و ئەمانە هەمووی هەیە، عەشایر و اینجا ئەگەر ئێمە مناڵەکانمان فێر نەکەین لێبوردە بن کێشەی گەورە دروستە بێت. ئینتیقام و تۆڵەسەندنەوە ڕۆژان نبینی تۆڵەسەندنەوە چۆنە، تەمەن کەس بەختەوەر نابێ و کاتە هەیە کەس نابێت. یەکتر لە چەمکەکان کە ئیشی لەسەرەکە پەروەردەی نوێ گەشتبینی دروستکەین لای مناڵەکانمان، لای تاکەکانمان، لای من و تۆ. گەشتبینی یعنی چی؟ یعنی وای لێ بکەین بیرکردنەوەی ئەرێنی بێ، لە داهاتووی نەترسێ، ڕەشبین نەبێ، فکری خراپ نێتە ناو مێشکەوە. ئێمە زۆر بەمان ێستا بەدەزەوە ناڵێنین،
زۆربەی خەڵک ئێستا کە کێشەیان هەیە من بە حکمی شەکەمان کە لەگەڵیان نەدانیشین یا هەر زۆر بیری لە ڕابردووە بۆ ئەوە بوو بۆ ئەوە نەبوو خۆزگەوە نەبووە ئەگەرەوە نابەوە بوو یا من تووشەوە کردم باوکم وای لێکردم براکەم وای لێکردم خوشکم وای ینی هەر لە ناو ڕابردووە ئێستا شێبێ بە ڕابردوو بەڵام پەروەردەی نوێڵێ ڕابردوو بیری لێ مەکەرەوە بەس پند و عیبرەتی لێ وەرگرە ڕابردوو ڕۆی چێ لێ ئەماتوانی دوێنێ بگەڕێنێتەوە نەوەڵە سەعاتی پێش ئێستا بگەڕێنێتەوە من دوێنێ غەڵەتێکم کرد جاکە بیر لێ بکەموانێ ئێستاشم مەڕوە چە من ناتوانم بگەڕێمەوە بۆ دوێنێ لەبەرێ بوو بە ڕابردوو تا غەڵەتەکە چاکەمەوە بەڵام ئەتوانین پند و عیبرەتی لێ وەرگری وەژیانیش پڕە لە سەرنەکەوتنەکان هەنگاوێکن بۆ سەرکەوتن کەواتە لێرەیە گەشتبینی لە لای تاکەکان دروستەکە پەروەردەی نوێ ئەوەیە نەک ڕەشبینی دروست کات لایەکی تر هیوا ئاوا دروست دەکات لە لای تر گرنگجی بە ڕەفتارە هەڵەکانی ئینسانەیە پەروەردەی نوێ ناڵێت تۆ لە ماڵ و مناڵێکە هەیە یا تەلەبەیەکە هەیە خوێندکاری قوتابیەکە هەیە غەڵەتێکەکە پەروەردەی کۆن چیمانە کرد قسەمان پێ لێمانەتون و تیژ بوون هجوومانەکە سەر کەسێتی ئەڵین تۆ کەسێکی خراپی تۆ کەسێکی نابی بەهیش تۆ کەسێکی وای تۆ کەسێکی وای هجوومانەکە سەر کەسێتی لە پەروەردەی نوێیان پەروەردەی ئەرێنیە ئەڵێ هجووم مەکە لە سەر کەسێتی کەسەکە بیپارێزە هجووم کە لە سەر ڕەفتارە هەڵەکەی من مناڵەکەم بۆ لێ عاجزم سعی ناکات کەواتە ڕەفتارە هەڵەکەی سعی نەکردنە یا شەو درنگێتەوە یا شتەکانی ناوماڵی کۆ ناکاتەوە یا بە قسەم ناکە یا ڕێزی گەورە ناگرێ ئەمە هەڵەکانە ئەڵێ لە پەروەردەی نوێیە پەروەردەی ئەرێنی ئەڵێ گرنگی بەم خاڵانە بە غەڵەتەکەی چییە بڵێ من تۆ کوڕمی تۆ کچمی تۆ قوتابی خوێندکاری منی تۆ ئازیزی منی من ڕقم لە تۆ نییە ئاها کەسێتی پاراست بەڵام ڕقم لە درۆکانتە بەڵام ڕقم لەوەیە کە بۆ نمونە ئەرکەکانی قوتابخانە جێبەجێ ناکەی ڕقم لەوەیە شەو درەنگیتەوە ڕقم لە تۆ نییە کەواتە لێرەیە ئەو کەسە خۆی چاکات چە ڕەفتار قابلی گۆڕانە بەس کەسێتی ئینسان با بڵێن پێستم و ناوم و شخصیەتم و قیەمەکان ناتوانم من بگۆڕم باسانی وازی لێبێنم کەواتە لە پەروەردەی نوێ گرنگی بە چی ئەیە گرنگی بە ڕەفتارە هەڵەتەکانە درێ ئەڵێ هجووم کە لەسەر ڕەفتارە هەڵەکە هجووم مەکە لەسەر کەسێتی ئێمە بچکە پەروەردەیەکی باش نەکراین یەکی لەگەڵ خێزانەکەی هەزار جنێ بە خێزانەکەیەوە بە دایک و باوکیشە ئەمە هجوومە بەسەر کەسێتی تامان ئەوی دیفاع لە خۆیەکە مشکلەکان حل نابێ ئاڵۆسرە بێ بەڵام ئەگەر هجوومی بکدا سەر ڕەفتارە هەڵەکە بۆ نمونە تۆ ئاگەر لە مناڵەکان تۆ خەریکی فەیسبووکی تۆ کەم تەرخەمی ئەمە خۆی پاراستووە پێڵی تۆ هاوسەرمی تۆ کەسی منی تۆ خۆشەویستی منی منەگە تۆم خۆشنەویستای نەمەکردی بە هاوسەری خۆم بەڵام ئەم شتانە هەڵا ئەمە قابلی چاکردنە پەروەردەی نوێ ئەڵێ احتیمام بە ڕەفتارە هەڵەکان بە واتە دەستنیشانکردنی ڕەفتارە هەڵەکان لە سەبەبەکان سەبەبەکان ینی جاران بە ئێمانە وامەکە ئەمە ئێستا پەروەردەی نا ئەڵێ بڵێ وامەکە بەڵام بۆشی ڕوون کەرەوە بۆ وان نەکات دەستنیشانی بکەین بەڵێ اینجا بەدیلەکەشی یەک شت هەیە پێویست هەموو دایک و باوکێ بیزانێ هەموو مامۆستا بیزانێ هیچ ڕەفتار و هەڵسو و کەوتێ لە لای مرۆڤ نییە بەبێ دافع بەبێ پاڵنەر بەبێ هۆکار کەواتە مناڵەکانمان قوتابی خوێندکارەکانمان خێزانەکانمان هاوڕێکانمان هەر ڕەفتارێکەکەن تۆ نابێ هجوومی بکەیتە سەر و بە توندوتیژی و بە شەڕ و بە کارەسات و بە نەهامەتی کۆتایی پێبێنی ئەبێ بی بە دوای هۆکارەکە بگەڕی ئێمە بە دوای هۆکارەکانە ناگەڕن مناڵەکەی درۆکە تێر و پڕیتی هەڵەیە مناڵەکەی شتێکە زێ تێر و پڕیتی هەڵەیە مناڵەکەی نازام سعی ناکە و دەرناچێت لێ ئەیە یا ئیهانێکە سوگاتیە ئەمە چارەسەری مشکلەکان ناکات بۆ لەبەرەوەی نەگەڕین بە دوای هۆکارەکە مناڵە بۆ درۆکە هۆکاری هەیە کەس لە خۆی درۆ ناکەن مناڵ کەیەتە دنیا و درۆزن نییە ئەزانی پەروەردەی نوێ چیمان پێڵێ ئەڵێ بە مناڵەکە و مەڵێ درۆ عیبە درۆ خراپە خوا درۆزنی خۆش ناوێت نازام چی ئەم هەر حیکایەتانی بۆ مەکە ئێڵێ چی ئەڵێ هیچ قسە مەکە بەس لە بەرچاوی درۆ مەکە تەواو هیچی پێ مەڵێ یەکە من لە بەرچاوی درۆ منەکە درۆ لەکوێوە فێرە بێ کەما مستاکەی دراوسێکەی خزمەکەی هاوڕەکەی لە بەرچاوی درۆی نەکە درۆ لەکوێوە فێر بێ خۆ بۆ ماوە نایهێنێ کەواتە ئەمە کێشەکانی ئەمەیە لە پەروەردەی نوێیە ئەڵێ نا دەستنیشانی هۆکارەکە بکە بۆ نمونە درۆکە من لی بەم و جنەی پێ بەم سوکایەتی پێ بکەم و مقارنەیەکەم بە مناڵی تر و بڵم بۆ ئەو وا ناکەوت و نازانام چی کێشەکە ئاڵۆسترە بێ و چارەسەر نابێت ئەڵێ وەرە دەستنیشانی کە بۆ درۆکە جاری جۆری درۆکەی چیە درۆ هەیە دروی خەیاڵاویە درۆ هەیە دوای تۆڵەسەندنەوەیە مەسەرەن مناڵی لە مناڵێکە پێی ناوێت تۆ چێ درۆیکی بۆڵە بەسێوی بەلیانی بە چارەسەری چییە بەلیان حل نابێت ئەبێ نێڵم ئەم مناڵی سوادەی لێوکە کە هاو درۆیشی بۆ برا گەورەکەی دروست کرد چکە لێ یاوە پێی نابێتەوەی لە ڕێی منەوانی تۆڵی لێ بکاتەوانێ من لێ کۆڵمەوانێ ئایا ئەمە بووە ئەگەر نەبووە ناچم لە کوڕە گەورەکە بم یا ناچم لە قوتابی خوێندکارە بە مویهانێکم بۆ ئەوەی ئەو دافع هەڵەی ئەو کە تۆڵەسەندنەوەی درۆیەکی بۆ کردووە تێر نەبێت لەوانە درۆی لاساییکردنەوە بێ قوربانگیانەمە ڕۆژانە 100 درۆ لەگەڵ مناڵەکانمان نەکەین مەسەڵەن ئەگیریاڵم مەگیریە ئێوارەی هاتمەوە بم بۆ فڵان پارک
گەینەوە ئاگاشمان لە دنیای و ناشیبین مەسەرەن عاقڵ بە قسەی دایە بکە و یاشتەکان کە هاتممە ێواری هەدیەکێ بۆ کڕمین و دەستی بەتاڵیشمان پێێنێ کەواتە ڕۆژانە دەیان درۆ ئێمە لە بەرچین بەوەی بەبێەوەی بە خۆمامزانی تەمەن مناڵەکەی تو فێری درۆ بێ لاسایی ئەماگەمە درۆ لاساییکردنەوەی کەواتە چارەسەری ئەوەیە چواردەورەکەی زمانی پاک بێ چواردەورەکەی درۆ نەکات چواردەورەکەی ڕازگۆ بێ ئێ مناڵ دەشوە فێری درۆ بێ کەواتە ئەمە ژیشێکی ترە لەوانە دوایەوە پەروەردەی نوێ ساوکو جاران نییە پەروەدە تەقلیدیە کۆنەکە چییە کرد ئێمە مەکتب تەلەبەر لە مەکتب دەرچوایە ئەوە زیرەک بوو وەنیە دەرنەچوایە ماگو تەمەڵە دە ئێستا زانایەکە ناوی گاردنەرە هەتا ئێستا سەلماندوویەتی نۆ جۆر زیرەکی هەیە نۆ لەوانەیە مناڵەکەی من لە مەکتب دەرناچێت ئەگەر بە پەروەدە کۆنەکە بەڵام تەمەڵە و دەبەنگە و دەرناچێ و نابێ بە هیچ ڕۆ بێ بە شاگردێ بە شتێ نازانچی لە مەکتب دەریەکەی کە دەرچوو بەڵام پەروەردەی نوێ ئەڵێ نا ڕاستە لە مەکتەبە لەوانەیە باش نەبێت چونکە قوتابخانە خوێندن دوو جۆر زیرەکیەوێ زیرەکی زمان لوغەوی لەگەڵ زیرەکی منطقی ڕاضیات لەوانەیە ئەم کوڕە ئەم کچە لەم دوو زیرەکیە مامناوەندی بێ لاواز بێ بەڵام بیبەرە بواری کۆمەڵایەتی و یەکەمە بێ چە زیرەکی کۆمەڵایەتی هەیە بیبەرە بواری میکانیکەوە لەوانەیە یەکەمە بێ کەواتە هەر هەمومان یەکەمیم هەموو جاری لێم کەس نییە خوای گەورە کەسی بێبەش نەکرد تەنان مناڵێکی ئۆتیزم کۆمەڵە بەهرەی هەیە خوای یاوێتێ شاراوی بیدۆزیتەوەە هەموو مناڵەکانمان زیرەکەن بۆیە پەروەردەی نوێ ئەڵێ هەمویان زیرەکەن نەگەیشێکیان زیرەک بێ یا دەکەزان جارە نەماگووت دەکەسی ناو پۆل عەشراوایل ئەو دەیە ئەوەن کە زیرەکی زمان و ڕاضیاتیان هەیە ئەو دەیە یەکەمە بن لە ناو پۆلە دەکەی دوای ئەوان لە ناو پۆل یەکەم نین دەست بیبەرە بواری مەسرح و شانۆ لەوێ یەکەمە بێ ئەو دەی ناو پۆل یەکەم نابێ بیبەرە بواری کۆمەڵایەتی ئەو دەیە یەکەمە بێ کەواتە ئەنواع زیرەکیمان هەیە لە پەروەردەی نوێ ئەڵێ زیرەکیەکان بدۆزەرەوە جۆرەها زیرەکی هەیە ئەبێ جۆرەها مامۆستا چالاکی پێشکەشکە تا هەموو ئەو جۆرە زیرەکیانە دەرکەوێت تێر بێ ئەبێ گەشەی پێبێ لە کۆنا نەهەرەوەی مەکتەبە شەهادە بێنە نازان چیە ئێستا لە پەروەردەی نوێیە باسی ئەوە کە ئەڵێ مرۆڤ وا پەروەردە بۆ بەختەوەری ئینسان بێ نەک بۆ شەهادە وەرگتن بێ بۆ کەم کەسمان هەیە شەهادەی بەرزی هەیە بەڵام دەیان گری دەرونی هەیە کەسێتێکی لاوازی کەسێتێکی لاوازیە بڕای بەخۆی نییە بە گومانە من زۆر بە نمونەیەنمەوە یەکێک لە مامۆساکانی زانکۆ کەتر بڕوانامەیەکی بەرزیشی هەیە و زانن تا بڵێ پرۆفیسۆریشە بڕوا بێ نیوەی مەعاشەکەی بە سایق تەکسیەک متابعی ژنەکەی بۆ کە دڵی لێ پیسە کەواتە ئەمە بەختەوەریەکەی لەکوێ هەزار شەهادە هەبێ گۆشە گیر و دوورە پێزە قسە لەگەڵی چێ ناکە بۆ نمونە هەمانە دڵی پیسە کەواتە پەروەردە بوو ئەوەیە تۆ مرۆڤەکە لە ژیان بەختەوەر بێ نەک شەهادەی هەبێ و پارە کۆکاتەوانەیە اینجا پەروەردەی نوێ زیاتر گرنگی بە جانبی مادی و معنەویژەیە جانبی ڕۆحیەکە بەڵام من ئەم پەروەردەی نوێ ئەڵێم کە پێویستەوا بێ بەس ئایا لای ئێمە هەیە ئەمە شتێکی ترە من باسی پەروەردە جەنابە پرسیاری پەروەردەی نوێم لێکەی من دەپرسم هەیە وەڵاهی ئەگەر هەبووە ئەم هەموو کشنوبڕینە نابوو ئەگەر هەبوایە ئەم هەموو ڕفتارە دروستە نابوو ئەگەر هەبوایە کۆمەڵێ داهێنەرمان ئەبووایە خۆ مناڵی کورد هیچی لە مناڵی ئەمریکی و یابانی کەمتر نییە اینجا بار و دۆخە سیاسەکە خۆ مرۆڤی کورد خەتای نییە من خەتام نییە مناڵەکەم خەتای نییە تۆ خەتات نییە خوشکە کوبراکەی تۆ خەتای نییە زروف و بار و دۆخەکەی زۆر باشە دکتۆر ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵی ئاین لە چەمکی پەروەردەیە لەکوێ خۆی دەبینێتەوە کە بۆ نمونە ئێستا ئێمە کۆمەڵگەیەکی تا ڕادەیەک ئاینین ڕۆڵی ئاین بە هەموو ئاینەکانەوە لەکوێی پەروەردەیە خۆی دەبینێتەوە ئەتوانی بڵێ یەکێکە لە کۆڵەکەکان چکە جانبی ڕوحی ئینسانە هیچ ئینسانێک بەبێ ئاین ناژی کاڵم بەبێ ئاین ناژی ینی وەکو مرۆڤێکی دەروون دروست ئاین مەبەسم بەس ئاینی ئیسلام نییە مەبەسم مەسیحی نییە مەبەسم یەهودی نییە ئاین ئاسمانەکان یەکێ زەردەشتی بێ یەکێک کاکەیی بێ یەکێ ئێزیدی بێ یەکێک گاپەرز بێ هندۆسە یەکێ بوزیە مادام شتێکێ ئەی پەرستێ قەناعەتی پێەتی جانبی ڕۆحەکەی بەقووەتە کەم درەنگ هەرەسەیەنێ من باسی بەختەوەریەکە یەکەم بڕۆ ئەو توێژینەوانەی کراوە هەموو ئەوانەی کە ئیماندارن بە هەموو ئەدیانەکانەوە کەمتر تووشی نەخۆشی دەرونیە بن کەمتر خۆیان نەکوژن کەمتر کێشی خێزانیانە بێ کەمتر هەرەسێنن لە ژیانە تووشی خەمۆکی و کۆمەڵی نەخۆشی بۆ لەبەرەوەی من ئەگەر ئیمانم بە قەزا و قەدەر هەبێت تووشی کارەساتێکی ژە مەڵم خی گەورە نووسیبێتی لە زەڵاتی کەسانێرە بووە ڕووبایە سەبرم لەسەر بوو تەحملم لەسەر بوو ئەم گوو ئەمە پاکردنەوەی هەڵەکانمە ئەمە نازان چیمە بەوە ڕاست بێ هەڵە بێ
من باسی جانبی ڕۆحیەکەکەم وتر هندۆسە لەوانێ من تۆ قەناعەتمان پێی نەبێ بەڵام مهم یەکێ بەردێگە پەرستە یەکی دارێ مادەم جانبی ڕۆحیەکەی ئەوە گەشە بە ئینسانەکە چه هیچ کەسێ بەبێ جانبی ڕۆحی ناژی فراغ دروستە بێ هەندێک وڵاتی زۆر لە مەسڵ وڵاتی ئەوروپی حەز ناکەم ناوی شوێنە بێنم ئەحسایی هەیە ڕێژەی خۆکوشتن تیا زۆرە لە کاتێکا دەخل داهاتی تاک زۆرە هەموو شتێ هەندێک لەوانەیە کە هەوڵی خۆکوشتنیان ناو سەرکەوتوو نەبوون دوای چاوپێکەوتنیان لەگەڵا کردو لە فراغاژێ بەڵێ بۆچی تۆ هەوڵی خۆکوشتن نەدا جوابەکەیان چی بێ ئەڵێ جنسە تێر بوو سەفەرە تێر بوو خواردنە تێر بوو گەڕانە تێر بوو نازانم چی هەموو شتێک بۆچی بژیم ئەها جانە بە ڕۆحیەکەی نییە چکە ئیمانی بەوە نییە کە دوای مردن ژیانێکی تر هێو زیندوو بوونەوە هەیە بەڵام من لێرە ئەگەر ئیمانم هەبێ کە دوای مردن ژیانێکی تر هەیە خۆمی بۆ ئامادەکەم ناچم خۆم بکوژم چکە دینەکەم ئەڵەوەی خۆی بکوژێ لە ئاگری جەهەنەم ئاسووتێ خوا بە لەعنەتێکە لەبەر خۆم ناکوژم دینەکە پێم ئەڵە لە حەزەتی وای لێ ها کەواتە منیش ئەگەر تووشێ شتێک بووم خۆم مقار ناکەم بەوانە سەبر و تەحمل بەبێ کە تۆ سەبر و تەحمل هەبێ هیچ ناخۆشیە بەردەوام نییە پاش ماوەیەک کۆتایی هەموو دوای هەموو ناخۆشی خۆشیە دوای هەموو هەورازێ نشێویە کەواتە جانبی ڕۆحیەکە کە دین گرنگی پێەیە زۆر گرنگە حتا ئەو گاردنەرەی کە ئاماژەم پێکرد یەکێک لە جۆری زیرەکیەکان زەکای ڕۆحیە کە زۆر گرنگە و جۆرە زیرەکێ بۆ ئینسان بۆ بەختەوەری ئینسان بۆ ئێمە مرۆڤەکان پەروەردەی نوێ ئەبێ گرنگی بە هەموو ئەم لایەنانەی بێ زۆر باشە دکتۆر لە پەروەردەی نوێە چۆن پێناسەی خێزان کراوە ئایا خێزان چ کاریگەریەکی هەیە لەسەر تاکو و بالضبط لە پەروەردەی نوێیە چۆن پێناسەی خێزان دەکرێت خێزان لە کۆن و لە ئەزلەوە پێکاتۆ لە ژن و مێردێک لەگەڵ مناڵە ئەگەر مناڵیش نەبێت خێزان بەس مناڵیان بێ لە پەروەردەی نوێ وەکو باسم کرد لێرەیە یەکەم شت ئەڵێ لە توندوتیژی دوورکەوەرەوە چکە توندوتیژی نەتیجەی نییە جاران دایک و باوکمان پێیان نەوت گۆشتەکەی بۆ تۆ ئێسخانەکەی بۆ من مامۆساکان دار و فەلاقە و نازەمە هەشتیان خسە بە پەنجەمانەوە ئەنواع تەعزیبە و ئێستا لە پەروەردەی نوێوان هەمی مەمنوعە پەروەردەی نوێ نەک بڵێن پەروەردەی کوردستان پەروەردەی نوێ بۆچی مەمنوعە کاکە توێژینەوەکان هەموڵێن لە تۆ لە یەکێگەی ڕقی دێتە بێ دوایی بە قسە و ناکە عینادی و لەگەڵاکە دوایەوە تۆڵە لە خەڵکی ترەکاتەوە دوای هەز بە کەمیەکە تووشی گرێ دەرونیە بێ لە داهاتوو ئەویشە بێ بە عودوانی و شەڕانی کەواتە توێژینەوەکان پێمانەڵێن لێدان و توندوتیژی کێشەکان چارەسەر ناکە ئاڵۆستر یەکات کەواتە من خێزانێکم ئەگەر بە پەروەردەیەکی نوێ منە بێ مناڵەکانم نەک من بۆ نمونە دیکتاتۆرێ بموان عەبدی من بن ئەو پەروەردەی کۆن وابوو پەروەردەی نوێ ئەڵێن نا و هاوڕێ و بێبا ڕاستە کۆرتە بەس وەکو هاوڕێ مامەلێ لەگەڵا بکە ڕێزی بگرە کاتی بۆ تەرخان کە گوێی لێ بگرە نەک لەبێنێت تاوارێ بەجێڵی ئیشەکەم کاسبەکەم و سەتەلایت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بوون بە مامۆستای لە پەروەردەی نوێ ئەڵێ نابێ نازدار بە خێویکەی نازداری خراپە جاران مناڵەوان لە باوەشە کرد و وەکو بڵێ زۆر مقدەس و بەلامانەوە هەموو شتێکمان بۆ جێبەجێ کرد ئێستا دەرکەوتۆ کەسێتی لاوازەکە هەر کەسێ مناڵی نازار و کەسێتی لاوازە بڕای بەخۆی نییە فێری دیاردەکانی ژیان نابێ پشت بەخۆی نابەسێ پێمان ئەڵێ دوو تربیەت غەڵەتە یعنی نابێ مناڵێ وام مەکە و دایکی لەولا بڵێ وا بکە من و دایکی بڵێن وام مەکە و نەنگ و باپی لەولا هەر بوو دوو تربیەت و مناڵە فەوتێت لە پەروەردەی نوێ ئەمانە دەرەنجامی توێژینەوەکان جاران ئەم توێژینەوە زانستیانە کەم بوو بەم شێوەیە ئێستا نەبوو پێمان ئەڵێ مناڵ ئیهمان مەکە و بەڕەڵای مەکە مناڵ پێویستی بەوەی متابعەی بکەی نەک مراقبەی کەی متابعە و بەدارچوونی بۆ بکەی زەبتی بکەی بە دوای ئەسبابەکانی یاوەگەڕەوە هەر شتێکی کرێ کەسە پەلاماری مێ بزانە هۆکارەکەی چیە پێداویستیە گرنگەکانی بۆ دابین کە ئەزانی یەکەم پێداویستی دەرونی مناڵ هەست بە ئەمانە بە دڵنیاییە تۆ لە ماڵەوە ئەگەر شەڕ و ئاژاوە هەبێ خوا نەخواستە مناڵەکە و لەو پێداویستیە بێ بەشە بێ بۆیە ئەڵێ دایک و باوک ئەگەر مەشاکیلێکیشانەی نامێت لە بەرچاوی مناڵەکانیان حەلیکەنە بێ لە دەرەوەی ئەوان کە مناڵەکە لە ماڵ نییە چکە مناڵ کە زانی دایک و باوک شەڕیان هەیە و کێشەیان هەیە دایمەن لە ترس و لە قەلەقا بێ ئەو پێداویستی دەرونیە کە ئەمن و ئاسایشە لێ بێ بەشە بێ کەوە یەکەم پێداویستی دەرونیە بە پێی تیۆرەکەی ماسلۆ بە پێی زانەکان هەمویان دووەم پێداویستی خۆشەویستیە خۆشەویستی بە مناڵەکە و بەس نەقمیەکە لە نازداریە خۆشەویستی سنووری هەیە زۆر دایک باوک وەزانێت کە مناڵەکە نازی زۆرە داشتێکی باشە نازانێت کەسێتی تێگەیە کەواتە کاڵین خۆشەویستی ئەمە جیاهێ لەگەڵ نازداریە خۆشەویستی بەڵام لێپرسینەوەی لەسەر هەڵەکان یەکەم پەروەردەی نوێڵێ ڕێزی بگرە با ئینتیمای هەبێ بۆ خێزانەکەی بۆ کۆمەڵەکەی بۆ گەڕەکەی پەروەردەی خێزان بەم شێوەیە
ینی دایک و باوکە بێ ڕێزی یەکتری بگرن نەک پیاوەکە لە بەرچاوی مناڵەکانی لە ژنەکەی بە نەک سوکایەتی پێ بکە نەک لە نرخی کەم کاتەوە نەک وەکو عەبد سەیریکە نابێ مناڵەکان بە یەکتری بەراوردکردن هەر مناڵ و کەسێتی خۆی هەیە ئەبێ مناڵەکان قبولکەی بەبێ مەرج نابێ مەرجی بۆ بدۆزیتەوە بێ وابیت و وابیت اینجا تۆم خۆشەوێ ئەمە هەمووی تووشی گرەی دەرونیەکە نابێ بەراوردیانکەی بە یەکتری قابیلە گرێ لەوە گرەی دەرونی قابیل دروستە بێت کە قابیل هابیل بای خۆی کوشت کە مناڵ بە یەکتری بەراوردکەی اینجا لە پەروەردەی نوێ هەموو ئەمانە بوو شیە کاتەوانە کە دەرئەنجامە خراپەکانی چیە جاوەکەوی دووسەر دایک و باوک چەند جۆ لێ ئەگرێت چەند بە قسە دەکا ئەمە بابەتێکی ترە لە پەروەردە ژینگە ئەو ژینگەی کە تاکتی پەروەردا بێ ژینگەکە تەئسیر لەسەر تاکەکە بۆ پەروەردەیەکی تەندروست بێگومان ئەگەر نەڵێم لە سەتا زۆربەی زۆری ژینگەکەیە بۆ ئەو طبیعەتی بەشەر مرۆڤ زاناکان چۆن لیان کۆڵیوەتەوە فەیلسوفەکانی سێ بۆ چوون هەیە دەربارەی طبیعەتی ئینسان هەندێکیانی وەکو جانجاک ڕۆسۆ بستان لۆزی و ئەمانی کە پیان دەڵێن مەدرسەی ئینسانی ئەڵێ مرۆڤ طبیعەتی خێرەکە یەتەم دنیای وەکو مەلایکە دوایە بەڵام کۆمەلگا فاسدیەکە یعنی هەتا ڕۆسۆ جانجاک ڕۆسۆ لە کتێبی احترافات دانپێنانەکە باسیێواکە ئەڵێ من کە چوومەوە بەردەم خوای گەورە ئەمە کتێبەکەمە پیشانیم باسیێواکە ئەڵێ 15 ساڵان و 16 ساڵان بووم کە شەوێکی درەنگ هاتمەوە دەرگاکانی پاریس داخرابوو دیارە سیاجی و دەرگا هەبوو لە دەرەوەی شار مامەوە نەچۆتە ماڵەوە ئەڵێ قەشەیە تعدای لێکردم ئەڵێ کە من بە نەزەری مجتەمع بەدڕەوشتم کە پێم مەڵێن دوو لە ڕووی و بیناڵە بێئەخلاق ئەڵێ خۆم دروستم نەکرد کۆمەلگا وای لێکردم ئەمانە بۆ چوونیان وایە ئەڵێ مرۆڤ تۆوی خێرە هەندێکی تر وەکو فرۆید وەکو تۆماس هۆبس کۆمەڵێن فەیلسوف و زانانە ئەڵێ ئینسان طبیعەتی شەڕە گورگە و لە پێسی مەڕاتەوە بێ بەهێز و بەقووت دەستەمۆیکەی یعنی ژینگە هەندێک تر لە نێوان هەردووشیانان و دیانەتەکانیشان وایە واتە تۆوی خێر و شەڕی تا فعلا ئێمە ئەم دنیایەوە وەکوم پەرداخە وایە تۆوی خێر و شەڕی تا تۆوی خێرەکە گەر بڵێن گوڵێکە تۆوی گوڵەکە شەڕەکەش وا بڵێن تۆوی دڕکێکە من ئەگەر گوڵەکە دەربێنم لە ژینگەکە کە باسی ژینگە و کە خێزانێکی باش و گەڕێکێکی باش و کۆمەلگایەکی باش تۆوی گوڵەکەم لە ناو خاکە دانا و ئاو ماو هەتاوی لێ ڕۆژ بەڕۆژ گوڵەکە سەوزە بێ سەوز ناوێ کەواتە لە ناو خێزانێکا بێ وەکو باسم کرد پێداویستەکانی لەلانی دەرونیەوە پێداویستە فسیۆلۆجیەکان هەستکردن بە ئامان دڵنیایی خۆشەویستی ڕێزگرتن ئەمانی بیتیە فەرق و جیاوازی نەکی سوکایەتی پێ نەکە یاسا سەروەر بێ هەمومان وەکو یەک بین ڕۆژ بە ڕۆژ تۆی خێرەکەمان سەوزە بێ وەکو مەلایکەتمان لێە بەڵام لە ناو خێزانێکا بی بەڵام ئەگەر تۆی دڕکەکەمان دێرە نەقسمان ناو گوڵ خاکەوە ئەومان ناو هەتاوی لە ڕۆژ ڕۆژ دڕکەکە سەوزە بێ کەواتە تۆوی شەڕەکەش وایە کە من لە ناو خێزانە شەڕ و ئاژاوە هەبێ تەلاق و لێکجیابوونەوە هەبێ هەست بە ئەمان نەکەم سوکایەتیم پێ بکرێ هەست بە خۆشەویستی نەکەم خۆشم نێ ڕێزم نەگرن دائیمەن هەست بە کەمی بکەم قانون نەبێ یاسا نەبێ سیرەکەم هەندێکە خوات و هەندێک لە ژێرە و ڕقوکینە ڕۆژ بە ڕۆژ تۆی شەڕەکەمان سەوزە بێ کەواتە بۆ ماوە ئامادە باشەکانمان بۆ دروستەکە بەڵام ژینگە گەشەی پێکات زۆر باشە دکتۆر بۆ چوونێکەیە دەڵێن گوایە مناڵ لە دایکە بێ ینی کە دەبنە سەرکردایە بۆ نموناگەر بۆن زۆر دوور بڕۆین پێغەمبەرەکان بەڵام پێغەمبەر و سەرکردە تۆزێک جیاوازی هەیە لەم سەردەمەی ئێمەدا ئایا ئەم بۆ چوونە ڕاستە ینی هەر کە بە سەرکردەی لە دایکە بێ بەڵێ ئەوە جانبی بۆ ماوەیەکەیە ئەوە زاناکان باسیەکەن بە مەوهیبە بە توانای تایبەتی هەندێکەیە بەڵێ هەر لە مناڵی کە لە دایکە بێ سیرەکەی هەر لە مناڵیەوە حەزەکە قیادەی مناڵەکانی ترکە سەرکردایەتیان بکە شتەکان تەوزیعکاوا بکە هەر بە مناڵی هەستی پێەکەی هەندێک تیژە دای من حەزەکە ملکەتی کەسانی تر بێ جێبەجێکە بەڵام ئەگەر مناڵێکیش لە دایک بێ بە کەسێکی بوو ناپلوێن ببێ بە هەر سەرکردەیەکی جیانی کە باسێکی چەند وڵات چەکە بەڵام ئەگەر لە ژینگەیەکی ژیات چەوسانتەوە ژینگە بۆ نەخۆڵقان دەرناکەوێ ئامادە باشێ بۆ ماوەیە کەواتە ئامادە باشەکە بێگومانە بێ هەبێ یعنی هەندێک کەسین کۆمەڵایەتین و ڕۆحی قیادانێک و سەرکردە کۆمەڵی توانە و بەهرەیان هەیە بەڵام ئەبێ هەر ژینگەیەکە بێ ئەو گەشە پێبەی ئەگەر ژینگەکە نەبوو هەزار سەرکردە دروست ببێ لە وڵاتی ئێمە بە بۆ ماوە بەڵام کە ژینگەکە لەبار نەبوو هیچی چەکەرە ناگات زۆر باشە دکتۆر تاک چۆن خۆی پەروەردە بکە و چ ڕێگایەک باشترینە باشە کاڵین تاک ئینسانەکانە یەکەم شت لە دنیاە ئەبێ مرۆڤ فەلسفەیەکی لە ژیانە هەبێ زۆر جار لەگەڵ تەلەبەکانە لە زانکۆ کە قسەیان لەگەڵەکەین مەسەلەن ئەڵم تۆ بۆچی ئەژی
زۆر جار نازانێ بۆ چێژی ئەو وەڵامی لایەنێ بەداخەوە یان ئێمە نەمانتوانێت لە مناڵیەوە بەم 32 ساڵی کە حکوومەتی هەرێم هەیە و ئازادی هەیە و پەروەردەیەکی خۆمانێ نەمانتوانیوە تا چێک پەروەردە بکەین بزانێ بۆ چێژی زۆر بێ وڵا خۆیم وە خۆمەوانێ و ژنێن و مناڵمانە بێ و شەهاداگ یعنی ئەمانە شتێکی سادن لە فەلسفەی ژیان فەلسفەی ژیان ئەوەیە من بۆ هاتوومەتە ئەم دنیاە و جوابی ئەوم پێ بێ ئەرکێکم لەسەر شانە من ئەبێ ئەم دنیاە مرۆڤەکان دنیا ئاوەدانکەن و نەکاولیکەن ئیشی خێری تیا بکەن ئەبێ دنیا سەوزکەن نەک بیسووتێنن کەواتە من وەکو تاچێک ئەگەر فەلسفەیەکم هەبێ بزانم وەقت گرنگە لە ژیانی منە خوا عمرێکی یاومەتە ئەو عمرە زیاو کەم ناکە هەموو دقەیەکی ژیانم نایڵم بە فیڕۆ بڕۆ ناچم بە پەبجی و ناچم بەشتی لاوەکیەوە سەرفیکەم بەڵام ئەگەر فەلسفەم نەبوو ئەو وەڵامم لا نەبوو وتم نازام هەر کاتە خۆشم نازام کاتەکانم بەچی بەسەرە بم پلانم نابێ بۆ ژیان کەواتە مرۆڤی سەرکەوتوو یەکەمە بێ وەڵامی ئەو پرسیارە باتەوە بۆچی ئەژی بۆ هاتۆتەم دنیایەوە هەر بۆ خواردن و خەوتن یخۆ هەتاوەکو ئێستا ئامارەکان و تەخمین کراوە تابەن ئەڵێن 86 ملیار بەشەر مردووە تا ئێستا هێشتا نەگەشتونیتە ئەمە کە دنیا خەریکە ئەڵێ جێی مرۆڤ نابێتەوە زۆرە نەبووە بە 8 ملیار کەواتە بەلایانی کەمەوە 12 ئەوەی ئێستا لەسەر زەوی هەیە و مردووە چەندیان ناوی ماوەتەوە چەندیان خزمەتی ئینسانیتی کردووەکو با بڵێن ئەدیسۆن ئەم ڕووناچی بۆ ئێمەکرد چەندیان بەنجی دۆزیوەتەوە من و تۆ بۆ جاران ماگرن و بە گاز دامەدەن ئێستا بە بەنج خزمەتی ئینسانیتی کردووە لە هەموو بوارەکانی ژیانە کەواتە ئەگەر ئینسان فەلسفەیەکی هەبوو نایە لە عمری بە بەلاش بڕوا ناچێ بەشتی خراپە بیکات ناچێ بە دوای شەڕا بگەڕێ کە من گیانی لێبوردەیم هەبوو زانیم مرۆڤەکان هەمویان ئازادن بۆ کەس نەهاتۆ یەکێکی تر بکوژە و لە ناوی بەرێ هەمووی مافی ژیانی هەیە من ناچم تعدا لە خەڵکم زۆڵم لە خەڵکە کەواتە و کاتە بەختەوەرە بم چواردەوەرەکەشم بەختەوەرە بێ کەواتە یەکەم شت وەکوتمێ فەلسفەیەکی بێ اینجا کۆمەڵی ئامانج دانی لەسەر ئەو فەلسفەیە اینجا پلانی ڕۆژانە دانی بۆ هێنانەدی و ئامانجانە مرۆڤی سەرکەوتوەکان لە ژیان هەمووی بۆ شێوە ژیان نەک بۆ کوێمە ژمارەیەکمانێ سەر لێ شێواوە خۆشی نازانێ شەوە خەوێ پلانێکی نییە بۆ بەیانی کە ئێستا چی بکات خۆشی نازانێ ئەخەوێ با بڕۆم بۆی نەوەڵە با بچین بۆی نەوەڵە با خۆشی نازانێ یعنی چکە ئامانجی پلانی نیە لە ژیانە هەر کەسێ پلانی نەبوو ئامانجی نەبوو ئەفەوتێت عمرەکەی بە بەلا شەڕات زۆر باشە دکتۆر ڕۆڵی میدیا ئێستا لە دنیای مۆدێرنا دەبینین فەوزایەکەیە لە میدیای کوردی میدیا و سۆشیال میدیا و تیڤیەکان و سەتەلایتەکان و ئێستا دەبینین فەوزایە ئایا ڕۆڵی میدیا لە پەروەردەکردنی تاک و کۆمەڵگا چۆن دەبینی؟ ئێمە لە بوارەکەی خۆمانە و لە هەموو بوارەکانی تیشە هەر وایە کۆمەڵێک دام و دەستگامانێ پیان دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتی کردن موسساتی تەنشێری اجتماعیە خێزانە تەمەنی تر قوتابخانە خوێندنگا و ڕۆزۆ ئەمانێ موسساتەکان تعلیمیەکانە شوێنەکانی خواپەرستی مزگەوت و کەنیسە و ئەم شوێنانە لەگەڵ ڕاگەیاندنەکان لەگەڵ برادەر لەگەڵ حیزبەکان وەسات ڕاگەیاندنەکان یەکێکە لە دامەزراوەکانی بە کۆمەڵایەتی کردن ئەگەر باش بەرنامە ئەم کەناڵی ئێوە ئەگەر بەرنامەکانی باش دابڕێژێ لەسەر بنەمای زانستی بێ کەسانی پسپۆر هاوکار تابن لە بواری وەرزشە لە بواری هونەرە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری دەرونیە لە بواری سیاسیە ئەتوانی نەوەیەکی زۆر باش پەروەردەکەی چونکە ئێستا زۆر بەمان بە مناڵەکانیشمانەوە ئەوەی خەریکی مۆبایلەکانمانین و ئەوەی لە بەردەم شاشەی تەلەڤیزۆن و ئایپاتەکە دانیشین ئەوەی لەگەڵ یەکتریادا نانیشین ناڕازگۆ بین چێ لە ئێمە ڕۆژانە ئەگەر 5 مناڵی هەبێ ڕۆژی سعاتێکیان بۆ تەرخانەکە یەکی 20 دقەشان یەکی 12 دقەیان بەرەکەوێ نیمانە 2 مناڵی هەبێ سعاتێکیان بۆ تەرخانەکە نیمانە چکە باوکو دایکەکە خەریکی ئیشکردن و ڕاکەڕاکە و لەمیش بۆ ئیش و دوایەت و هیلاک و ماندوو اینجا خەریکی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەخبار و بشانێ ئێمە دایک و باوکمان نییە من تەحەدا ئەکەم یەک دایک و باوک بڵێ بەڵێ من هەموو ڕۆژە 2 سعات بۆ مناڵەکانم و بۆ لەگەڵیان دانیشم پرسیاریان لێ یەکەم ڕێنماییانەکەم قسەیان لەگەڵاکەم دەردەدڵیان لەگەڵاکەم حکایەتیان بۆکەم 2 سعات ڕۆژانە نیمانە بەڵام مناڵەکەی ئەو کە تۆ سعاتێکی بۆ تەرخانەکەی 4 سعات 5 سعات 6 سعات 7 سعات لە بەردەم تەلەڤیزۆنە کامیان گرنگیان زۆرە لە پەروەردە مناڵەکەیە تەلەڤیزۆنەکە یعنی ئێستا میدیاکان و ئایپات و مۆبایلەکان زیاتر گرنگیان هەیە لە ئێمەی دایک و باو چە زۆربەی کات لە باوە شایەتی اینجا ئەمە کێشەکەیە زۆربەی ئەو بەرنامانەش کە تاکی ئێمە سەیرێکە ئەو بەرنامانن کە باش نین زۆربەی کەناڵەکانمان بەداخەوانی لە موسەلسەلاتە دۆبلاژکراوەکانەوە بینە لە بەرنامەکانەوە بگرە هەمووی وەکو پێویست نییە تا تاکی کورت
باسی کوشتنە باسی بڕینە باسی نازانم دزیە باسی جنسە باسی چیە باسیە ئەمانە هەمووی برینەکانمان نەکولێنەوە نەک ساڕێژیکەن خۆ دەزانی ئەوەی کورد لە کوشتن و بڕین و ئەنفال و کیمیا باران و لەوە دیێمە لە دایک من هەرمان چاوسێنەوەمان کوژن و شەڕمان پێفرۆشن ئێستا بواە لەنەوە یەکەوەم کەناڵانە بەرنمەیان هەبووە بۆ ساڕێژکردنی برینەکانمان بۆ بنیانانی کەسێتیمان ئێستا من خەفەت چییە خۆم پێشنەوە یەک پێش ڕاپەڕین گیانی کوردایەتی لەم کەرگوگە و لە سلێمانی و لە هەولێر و دوهۆک زیاتر بوو لە ئێستا ئەمە کارەساتە تۆ لە زمانی بەحسای چەوسانیتەوە ڕوحێکی تەحەدی هەبوو دژی سیستمە ئەم زاڵمانە ئێستا خەڵک تەمەناکە عەرەب بێتەوانێ بۆ سلێمانی بۆ هەولێرەوە دووە بۆ کێ گەیانی ئەم حاڵەتە بڕۆ پەرۆدە و تعلیمزان لەکوێ سەحە لەکوێ ئەی خۆ مؤەشیرات ئەو ئاماژانەی کە ئەڵێ کۆمەڵگایە لە پێشەوە چییە خەدەمە خزمەتگوزاری تەندروستیە پەروەردەییە خزمەتگاری کۆمەڵایەتی چییە ئەمە هەمووی هاتوۆتە پاشەکشەی کرد خوێندن بڕۆ هەبێت تەلەڤیزیۆن جامیعەمان لە نازانێک وەرەقە بنووسێ ئەی فۆڕێکی ئاوە بنووسێ ئینشایەکەی بۆ بنووسێ مزەکەریە بنووسێ یاداشتە بنووسێ لە هەشتاکانەوە نەبی کاکە ئەمە بپرسیان لەمە بکەی بۆچی ئەم میدیای ئەم هەموو کەناڵە هەیە کە باسیەکەن ڕقمێکی زۆر زۆر عجیبە لە ئەم سایتانە و ئەم پەیج و نازام کەناڵ و رادیۆ و تەلەڤیزۆن بە هەزاران ئێ باشە بۆ نەمانتوانین بۆ لەبەر بەرنامە پرۆگرامەکەمان لەسەر بنەمایەکی زانستی نەبووە بۆ بنیادنانی تاکی کورد نەبووە یا بۆ مەبەستی تیجاری بۆ یا بۆ سیاسی بۆ یا هەتا دوای جا من نەزەریەکێ نەزەری فێربوونی کۆمەڵایەتی هی زانایە کە ناوی بەندۆرایە باسی تەقلیدەکە لە سایکردنەوەکە ئەڵێ کەناڵەکانی ڕاگەیان نەگەت باش بەرنمەکانیاندا نەڕێژن زۆربەی مناڵ وەرزەکارەکانمان لاساییان نەکەن خلافی جنسیان تووشەکەن تووشی توندوتی ژیان نەکەن ئێستان پەبجین بەبجیان سێ بەشی مناڵی شەڕانی توندوتی ژیان کوشن و بڕینچی لە هاتۆ نەمانتوانی وەنجانی لێبوردەی لە بناو 5 ملیۆن بەشەرە هەموو مامون بە دوژمنی یەکتری بەم درۆ لەگەڵ یەک نەکەین چه عەشرەتێ لەگەڵ عەشرەتێکە پاکە چه هۆز و تیرێ لەگەڵ یەکتریە هەمووی خەریکی دوژمنایەتی لەگەڵ یەکتریە و نەشمانتوانی حکوومەت و حیزبەکان نەیانتوانی ئەم ئاشتەوایی دروستکەن لە نێوان ئەم عەشایرانەیە ئەگە دوژمن بۆی دروست بێتی زیاتر تۆخمان کردەوانێ ئەمە تاکی کووردە ئەمە داوای چی لێکی قوربان ڕۆڵی میری لەمەیە چییە ڕۆڵی میری چه قوربان جان یەکەم شت ئەبێ یاسایەک لە پەرلەمان دەرچێ یاسا بۆ دانێن مەسەلەن ژنی دووەم نێنیە یە لە کەرکوو مارێکە کاکە یا ئەوان هەمووی خوان سێ چوار ژنیان هەیە هیچ پێویستی بۆ نییە ئەوی تری شەر بەبێەوەی گوێی پێ بە عەشایری هێنەوە گوێ بە قانونیش نایە بەڵام نای یاسایە دابنێ لێپرسینەوە لەگەڵ ئەو کەناڵ و ڕاگەیانە بکە کە سنووری بەزانوە کە پێڵێن ئاسایشی نەتەوایەتی ئەمنی قومی لە ئەمریکای ناتوانانی شتێ بکەیت کە ئەمنی قومی پاراسە بێ غەڕامە هەیە داقستن هەیە جێفرچینەوە لا ئێمە نییە من لەگەڵ بەڕێزی وەزیر ڕۆشنبیدیا وتم کاکە ئەم کەناڵانم بەرنامانە بڵاوەکەنەوە خەڵک بە خلاف و لادانە بن بڕوا بێ یەکێکیانی پێداخرە سیانی وتی ناتوانم هەر هەڕەشەشمان لێگەن کێشەیە تۆ هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی بێت لە حکوومەت مهمتر بێ حکوومەتی هەرێمی کوردستان کە باسیەکەی کەناڵێکی هەیە نیەتی زمان حاڵی نییە حیزبی وای 5-6ێکی هەیە ئێ معقولە حیزب 5 کەناڵی هەبێ حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە ئەوە هیچ حیزبێکی هەموو هەرێمی کوردستان نییە بەڵام حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە وەزارەتی ڕۆشنبیری کەناڵێکی ئاسمانی نییە کە زمان حاڵی بێ بەرنامە دابنێ بۆ هەموو کوردستان حیزبەکان کەفی خۆیانە حەقی خۆشێتی من ناتوانم لۆمەی ئەم حیزبە بکەم ئەکید فەلسفەی تایبەت بەخۆی هەیە ئەجندای تایبەت بەخۆی هەیە کەناڵەکەی خۆ بەلاش نەخسۆتە کار بۆ خزمەتی خۆیەتی لەوانەیە خزمەتی جەماعەتەکەی خۆی کات جەماعەتێکی تر نەکات بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانی هەموومانە هەرچی لە کوردستانەژی نەکەر کورد بێ ئەمە نییە ئەمە یەکێکە لە کێشەکان کە حکوومەت ڕۆڵی نییە نەیتوانی و کەناڵێ بەخۆی دابنێ یاسامە لە پەرلەمانیە لێپرسینەوە لەگەڵم کەناڵە بکە ناشتوانێت لێپرسینەوە لەکە ناشتوانێت دایخە هیچ بە کەیفی خۆی فیشەکەی پێوەکە مڕاهقێکی دا ناو نازانێت چیە ئەمە بزانە ئەم هەموو کارە ساتە دروستە بێ بەشێکی ڕاگەاندنەکانە قوربان کەواتە ڕاگەیاندن ڕۆڵێکی ئەرێنی نەبووە لە پەروەردەکردنی تاک کۆمەڵگا خۆی ئەگەر بەکاری بێنی زۆر ئەرێنیە ناتوانانی و تەعمیمە بکەیت نەتوانێت جەنابێ لەوانەیە ئێستا من هەڵسەنگاندنێکی بۆ بکەم لەوەتی دانراوە بەبێ بەرنامەکانم هەموو لا هەڵسەنگاندنەوە لەوانەیە لە 140 سەرکەوتوو بێت لە 160 سەرکەوتوونی بۆ نمونە کەناڵی وایە لە 110 سەرکەوتوو بەشتی باشی تیاوی کێمەدا لە 190 خراپەوە لە 190ەکەی کاریگەری لەسەرێتی زۆر هەمی کێشەکان ڕۆڵی زانکۆ لە دروستکردنی مامۆستا بۆ خوێندنگە و قوتابخانەکان بەڵام ئێستا کە دەبینین
کۆمەڵک مامۆستامان هەیە لە خوێندنگە سەرەتاییەکان بزات کە تۆ ئەگەر بتەوێت کۆمەڵگەیەکی تەندروست دروستکەی دەبێت لە سەرەتایی و لە باخچە و لە سەرەتاییەوە دەست پێ بکەیت وەکو بیناوایە ئەساسەکەی دروست بێ. بەڵام دەبینین زۆر بە شانازیەوە مامۆستایەک دێتە سەر شاشە و دەڵێ من هەم لە زانکۆ و پێش زانکۆشم بە قۆپی نازێکومە. ئایا من چۆن بتوانم مناڵەکەم بکەمە بەردەستی و دواتر سیقەی پێ بکەم کە پەروەردەیەکی تەندروستی بکە؟ ئایا ئەمە چۆن ئەوە دەین چۆنە قوربانجان ئەوەگە قانون و یاسا هەبێ عەرە بەڵێ مەبنی عەلە باتڵ باتڵ، یعنی ئەگەر شتێک لەسەر هەڵە هاتبوو هەڵەیە ئەبێ هەڵەی ڕاستکرێتەوە. ئەو نمونەی جەنابە باسیەکەی لە هەر وڵاتێک وایە هاتن تەحقیقیان لێ کرد ئەگەڕانەوە بۆ ئەوە لێ شاهدەکان لێ سەنگەوە. بەڵام ئێستا مشکلەکە هەر لەوەیان نییە. وەکیل وەزیری خوێندنی باڵای عێراق بوو نازانم مدیر عامێ بوو وتی لە لوبنان چەند هەزار شاهدە وەرگیرا و هەر نەچۆ کابرا بە پارە کڕیوەتی بۆ نمونە. ئەمە دەستێک نییە دکتۆر بۆی سیستەمی پەروەردە تێبچێت؟ بێگومان قوربان بێگومان ئێستا لە کۆمەڵێ وڵاتەوانەیە شەهادە ئەیەن بەس پارەیان بەرێ بۆتە نووسنەوانێ. خۆیان ئێستا زۆرجار لە ئەنتەرنێتوان عیلوانە نووسن ئەڵێ بەحسە دێ بۆ بنووسینەوە خۆی بەڵای ئەعلان ڕێکلامی بۆکە. ئێوە شتانەمی بگریتەوە بچی ئەگەر حکوومەت و لێپرسینەوە هەبێ ئاسایی شوانە بێ بچی دایخیت و لێپرسینی لەگەڵ لاکەیت و چۆن بەحسەوە خەڵکە نووسیتەوە. وفعلا لە زانکۆ ئێستا زۆر بەحسی تەخەڕوچێ بەس پەڕی یەکەمی لێکە لە نای خۆی لێ نووسێ و شوێنێک تری هێنێەوەوانە و بۆیە نووسن و هەمانە بەسی باشیشمان هەیە. بەڵام زۆرینەی خەریکە بەرەو خراپی و بەرەو کرچ و کاڵیە ڕوامە کێشەکەیە. یعنی ناڵم ژینگەکە ئەم ژینگە نالەبارە ئەم هەموو کارە سات و دەهامەتی بەسەر کورت هاتووە و ئەم هەموو قەیرانەی یەک لە دوایەک بۆمان دروست دەکەن ینی وای لێ هاتووە زۆربەی شتەکان لە گرێژنە دەرچووە. ینی خەریکە بەڕاستی من ڕەشبین نیم بەڵام بەم شێوەش ناڕوە هەموو جارە گلەییەکەین و کەسی جۆمان لێ ناگرێت. ینی کێشە زۆرە من ێستا ئەڵێم ئەم جیلەی ئێمە بڕوە ئەم جیلەی دوای ئێمە ناتوانێت ئەوەی کە ئێمە هیچی واشمان نەکرد بەس شتێکیشمان کرد ئەمی دوای ئێمە ناتوانێت بیکات ناتوانێت بکوێتە ململانەوە ئێمە ناتوانین ئێستا لەگەڵ فارس و عەرەب و تورکا بکەین ململانەوە. ئەمانەی ئێمە چۆن نەتوانمەوەی دوای ئێمە کە خوێندنەکەی ئاوایە. ئەن تەسەوور کە ئەم هەفتەی پێشوو کە جەژن بوونیە تەلەبە هەفتەیە پێش جەژن نهاتۆتەوە هەفتەی دوای جەژنی نهاتۆتەوە جەژن هەفتەیە بە ینی 20 ڕۆژ تۆ بۆ جەژنێکی سێ ڕۆژی بڕۆ. ئەم هەموو ئێ باشە پێم ناڵی خۆی مەفروضە 30 هەفتە بخوێنێ تەحەدا ئەکەم لە هیچ جامیعەیەکی کوردستان 20 هەفتەش خوێنرابێ 22 خوێنرابێ لەوانەیە 20 هەندێک جار لە بایکۆت و جارێ لە کۆڕۆنا ئەوانەیە ئەو هەر زۆر کەم خوێندرا. ئێ باشە جەناب باسی زانکۆکەی من گوناحم چییە کە تەلەبە نێتەوانێ من گوناحم چییە کە هەمووی بایکۆتە من گوناحم چییە کە تەلەبە تاقەتی سعیکردنی نییە من گوناحم چییە کە موچەکەم وەکو پێویستە بۆ نمونە هەمووی بە سەدیەکە تێکەڵ بووە بۆیە کە من تەلەبەیە لە 30 هەفتە 15 هەفتەیە خوێنێ 16 هەفتەیە خوێنێ یەکەکان مانگی 11 12 دەوامەکەن اینجا ئەوە عوتڵی تایە وسام نیزامی پۆڵنیان هێناوە من هەر لە یەکەم ڕۆژەوە ڕەخنم لێگرتووە بەڵامەوە نەکەن بەڕاستی هەر سەنەوی ساڵانەکەی جاران باشتر بوو ئێستا کاتی نییە من باسم سوێنە بوو دەکارەکانەوە. ئێ باشە ئەمە بە نیوە عیلمێکە من تەخەڕوجی پێەکەم لە زانکۆ یەتە مەکتەبەکەی تۆ لە تەربیە چییە توانێت فێری بکە. اینجا ئێستا تەلەبەی ئەمە زۆربەی وەکو پێویست ناخوێنێت دافعی نەماوە نەک لە بەرەوەی زیرەکنێ زیرەکە بەڵام لەبەرەوەی ئەڵێ دوو برام لە ماڵەوەی دوو خوشم لە ماڵەوە تەخەڕوجی کرد و جامعەی تەواو کردو هیچ تعین نابێت تعینات ناهەن دافعی کەم بۆتەوانێت باوکو باک شەڵێتە بۆ چی خوێنێ بی بەچی ینی سەیرەکە دەرەنجامەکەشی وەکو پێویست نیە هەرچەندە عیلم خۆشەت نییە تۆ شەهادە هەر بۆەوە بێ پێی تعین بی کەرتی تایبەتەیە توانی لە مستەفای خۆ بارودۆخ کوردستان و عێراق دەوڵەمەنگە خۆشت نییە وا بمێنێ بەڵامی تە سار بوونەتەوە تااقەتیان نیە ئەوەی خەریکی مۆبایلەکەی بڕابێ لە دەرگای جامیعەیەت مۆبایلەکەی پێ خەریکاکەوێ شتێکی دووکینی کردو هەند توێنی کردێتە جۆچکەی لە ناو محاضەڕەیە زۆر جار مەشغوڵن مەسەن لە مەمەڕەکانە ئەوەندەی خەریکی مۆبایلەکەیان و بەشتی لاوەکیەوە ئەوەندە مەلزەم و کتێب ئێمە دەسەوە نییە بڕۆ بۆ کتێبخانە ناچن هەر بە دەرمن مەگە تەقریر ڕاپۆرتێ بێ ئەمانە هەمووی دەرەنجام ئەبێ باجەکەی کۆمەلگای کوردی و مناڵەکانی ئێمە و نەوەکانمان بێت چەند ساڵێکی تر بیبی نەبزانە چی لێ خوێندن و خوێن پەروەردە. زۆر باشە دکتۆر من پرسیارێکە لە مێشکی خۆم گەڵاڵە بوو باسی زانکۆمان کردووە پێشترش باسی پەروەردەی نوێ و کلاسیکمان کرد بەڵام ئێستا پرسیارێک لە مێشکم گەڵاڵە بووە ئایا حوجرەی فەقێ ئەو هەموو شاعیر و زانای بۆ کورد بەرهەمهێنا کە فترێک لە فترەکانیانی
ڕۆژی ئاڵتونی کووردە بۆ من نالیمان هەیە مەحویمان هەیە سالممان هەیە مەولانا خالیدمان هەیە دێنەوە حەریقمان هەیە لە کەرکووک ئەسیریمان هەیە باشە ئایا زانکۆکان توانیویانە ئەو ڕۆڵە ببینن ناخدایم بۆچی ناتوانرێ قوربانجان یەکەم گرنگترین شت لە ژیانە کە تیا سەرکەوتووە بێ حەز لێ بێ دافع لێبێ تۆ کە بابە یادداشتەکانی وزەکەراتی دکتۆر مستەفا زەڵمی خوافریکا من خوێنمەوانی نازم خوێن تۆدایانە ینی زۆربەی گوندەکانی کوردستان گەڕاوە بە دوای عیلم و زانستان بە شوێنی وا چۆ تایاری بەفر بووە نانەڕقی دەست نەکەوتووە چۆ بۆ ئێران بۆ چۆ یعنی تەسەور کە بە دوای عیلمان ڕشتو بۆ ئێران و بۆم گوندانە و بە پێ و نازام چی بە ئێمە جامیعەکە لە بەردەمیایەتی دوو هەنگاوە قسمی داخلیەکە بڕواو هەبێ 100 مەترە سعان نۆ دەوامە نۆ نیوێ ئەڵێ درەنگ خەبەرم بۆ تەوانی یا خود نەمتوانی و یا پازنەوە نازام چی کەواتە ئەویش گوند بە گوند گەڕاوە ئەو دافع و پاڵنەر و حەز و ئارەزووی کە جاران لای ئەو بەڕێزانە بە کە تۆ باسیەکەی لای ئێستا نەماوە جاران علم قیمەتی هەبوو قوربان جان زانست قیمەتی هەبوو بە شەشی ئیبتیدایی جارانەوە ئەبوو بە فەقێ و بە مەلا بە عەرەبی قسەیەکرد بە کوردی قسەیەک بە فارسی بە تورکی ئێستا جامیعە تەواوەکە کوردیەکەشی نە عەرەبی نازانێت نە ئینگلیزی نازانێت هەر کوردیەکەشی تەواو نییە دواتر دەبێتە مامۆستایەک لە خوێندنگە مامۆستایەک و مناڵەکانی من توی چی لێ فێر نابن هەموو هاوارێنە دەستیانە زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم ئایا کۆمەلگای کوردی تا چ ئاستێک دەتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ پەروەردەی نوێ کە ئێمە دەبینین ئێستا کۆمەلگای کوردی تا ڕادێک لە سەردەمی مۆدێرنەدا خێڵمانەیە هۆزمانەیە عەشرەتمان هەیە ئایا کۆمەلگای کوردی چۆن بتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ پەروەردەی نوێیە وەڵاهی خۆی من ئاماژە بە نەزەریە زانایەکەمی ناوی کۆلبەرگە باسی نەزەریەکی لەسەر نمووی ئەخلاقی گەشەی ئەخلاق چە ئەخلاق لای من پێش معریفە و عیلمە شەیریکی ئەخلاقی نەبوو عیلمەکەی بۆ خراپ بەکارێنێ علمی دنیاشی پێبێت ئەخلاق ژمارەیەکە ئەخلاق ژمارە ئەخلاق بە معنا تەقلیدیەکە نا لە لای ئێمە لە ناو کورد و لە شەرق باوە دوو لە ڕوویەوە بینەران عیلاقی بە جنس و بە داوێن و بە شەڕ واڵپیسیەوە هەبێ ئەمە بەشێک دکتۆر عەلی شەریعەتێڵێ 1 و 0 بێ کۆتا بالضبط ئەخلاق ما بەسم چییە مەسەن کە ئینسان ڕازگۆ نەبێ مۆڕاڵ باسەکەم یعنی کە زۆر جار ئەخلاقەکە مۆڕاڵی پێڵن مۆڕاڵ چیە ئەگەر هیچ ڕازگۆنم کاکە من لەگەڵ تۆ ڕازگۆ نەبم علمی دنیام پێ بێ علمەکە بۆ فرتوفێڵ بەکارێنم بە وەفا نەبی بە بەزەیی نەبی دڵسۆز نەبی ئەم قیەمانە جاران لە ناو عەشایرە هەبوون ئێستا خەریکە ئەویش ئەم نامێنێ اینجا ئەو ئەخلاقی دابش کردۆ مۆڕاڵ بۆ 3 مستەوە ئاستی پێش دابوونەری تو یاسا ئاستی دابوونەری تو یاسا ئاستی دوای دابوونەری تو یاسا طبعا عەشایر زیاتر دابوونەریتە عیلاقی بە منطقەیەکەوە هەیە بەڵام یاسا پێشکەوتوترە یعنی قۆناغێکی پێشکەوتوترە پەرلەمان دایەنێ کەسانی شارەزاد دایەنێ هەموو کوردستان ئەگرێتەوە بەس عەشایر منطقەیە لای ئێمە ئێستا یاساکان ناڕۆن بەڕێوە کە پێشکەوتوترە عەشایر ڕوا بەڕێوە بڕۆ ئێستا ئەوەی کە زاڵە لە هەموو دەوائیرەکانە لە بواری سیاسەتە عەشایرەکانە ڕئیس عەشیرەتێکە هەزار ئوستازی وەکو من پرۆفیسۆر بێ ئوستازی جامیعە بێ لە بەرچاوی حیزبەکان فلچێکی قەڵب نهێنێت چکە من دەنگی ناتوانم بۆ کۆکەمەوە دەنگی خۆمم لەوانەیە دەنگیشی نێمە بەڵام ڕئیس عەشیرەتێکەگرێ هەموو شتێکی بۆکە دیوەخانەیە تێ چیە تێ نازانم هەر ناوێک لەو ناوانەی کە هەمانە بەداخەوە کە بۆ خراپ بەکاراتوە ئەڵێ 10,000 کەسە بۆیەنم یا طریقەیەکی هەیە لە ناحی دینی و نازانم چیەوە ئەو ئەوانەیە اینجا ساوانەشان زیینگو کردوێتەوە هەبووای کۆمەڵگای کوردی ئێستا عەشایرمان تێپەڕانەیە ئەو بڕۆشتی نایە یعنی من ڕقم لە نەتەوەکەی خۆم نییە بەڵام بە بڕوای من هاوڵاتی بوون زۆر گرنگتیشە لە نەتەوایەتی یعنی چۆن ئێستا من ئەگەر هەر بڵێم کوردم بەس لەوانەیە زۆر تۆغ بمەوە بەرە عنسوریەت و ڕەگەسپەرستیم بە لە عەرەبەکەی دراوسێم لەگەڵە دایمە لە ملبلانی جەنابتان لە کەرگوو عەرەبی تیا تورکی تیاوانێ لێر لە کەرگوو ئەگەر هەر قەومیەتەکە بێ مامۆستا عەرەب دژت دەوەستێ تورک دژت دەوەستێ چ قەومیەتەکە بەڵام ئەگەر هاوڵاتیشی کوردستانی بووینایە وایە لە بەردەم یاسا هەمومان یەک بووینە ئەو کاتە گرنگتر بوو مافەکانمان و یا بە پێی یاسا دابین کراوە کەسیش ناتوانێت تعدام لێ بکە ئەویش ناتوانێت چ زۆڵمی لێ نەکراوە کەواتە هاوڵاتی بوون زۆر مهمترە زۆر گرنگترە لە ئەوەی کە ئێمە هەر باسی قەومیەت و باسی نەتەوە ئەمانەوێت جا ئێستا قەومیەتەکەش وەرە من باسێکمان کرد لەگەڵ ڕێکخراوێکە ڕێکخراوی کیدۆ باسی هاوڵاتی بوون بوو بڕواو هەبێ ئەندام پەرلەمان هاو نوسخەمان نانێ
یامان بە حکوومەت وتمان کاکەمە دەرەنجامەکەیەتی توێژینەوەمان کردووە لە 1985 تاچی کورد ئیمانی بە کوردایەتی نەماوە پرسیاری تایە ئەگەر خوا نەخواسە کوردستان ڕوبەڕووی داگیرکردن بێتەوە دیفاعی لەکەی ئەڵێ نەوەڵڵاهی ئەوەی چێپ ئەیخوا ئەی دزێ باوە دیفاعی لێ ئەمە جوابەکانیانە ئایا حکوومەتە بە حکوومەتی خۆ دەزانی زۆر بێڵێ نەخێر ئایا پێشمەرگەی جاران هەڵێ نەخێر بۆ بە میلیشیا و بۆ بە نازانم حرەسی باخ و نازانم یعنی چەمکەکانیش شتە پیرۆز و جوانەکان کە پێشمەرگەیە ئەم هەموو قوربانی درا ئەوانشمان شێوان ئێمە چی کردی خۆمان کردەوە دەستی خۆمان خۆمان ئێستا بڕۆ ئامارێ بکە بڕۆ بۆ شارەکانی کوردستان خۆ کردیشان ڕاپرسیشان کرد زۆربەی لە بەغداد بێتەوە مەعاشەکەمان بخەنە سەر بەغداد ئێتخوا کەفر نییە دوایان فعالوکیمە باران و ئەوە کە ئێمە تەمەنای ئەوە بکەین واتە دەسەڵاتی سیاسی کوردی لە بیری نەتەوایەتیدا فەشەلیوەڵێ نەیتوانیوە نا ئێستا من دێن چاوپێکەوتنم لەم شاری کەرکووکە بینیوە لە تەلەڤیزۆنەکان ئەڵێ لەوەتی کوردی لێ نەماوی ئیسلاحات ماگرۆ کاکە بەخواوە باشکرا هاڵێن ئەمە ئەبێمە ڕاجعەیەکی ڕەگ و ڕیشەوە پیا بچینەوە یعنی چی 30 ساڵ 32 ساڵە کورد خۆی حکوومەکە نەمانتوانیوە ئەو ژیانە نیشتیمان پەروەری و کوردایەتی و ئینسانیەت و قیم و علمانی کاشمان وەکو خۆی بمێنێ بۆ ئەبێ ئەوە پرسیار بکەیت قوربان جان لە کاتێکا یابان ببینین یابان لە دوایەوەی هۆری شیما و ناکازاکی بەسەر ئەڵمانیا لە پەروەردەوە دەستی کرد ئەزین دەرسێکیان هەیە ڕێگایەک بۆ ئەخلاق طریقی ئەخلاق چ تۆ گەر مناڵەکەی من و تۆ ڕازگۆ بوو بە وەفا بوو دڵسۆز و عیلمەکەی بۆ خێر بەکارێنم بەس ئەگەر درۆزن بۆ جانجاک ڕۆسۆ لە سەدەی هەژدە ئەڵێ تا عیلم پسەرکەوی ئەخلاقیەتە خوارەوە مۆڕاڵ چکە عیلمەکە بۆ خراپۆ خەڵتانن فەرموزانە ئەمریکا ئەم دەسەڵاتی هەیە رووسیا ئەم دەسەڵاتی هەیە چۆن لە سووریا و لێرە هەموو کوردەکانە کوژن بۆ مەسلحەتی خۆیان ڕۆژەی بە جۆرێمان فرۆشن خۆ عیلمیان پێە بەس ئەخلاقەکەی لەگەڵان نیە ئەخلاقە مۆڕاڵەکەی کە ئێمە ئینسانیەتەکە کەوی ئەدیانەکان دەوامەکە داوایەکە و کە لە نەتەوەی گرتوەکان نووسرا بەس دەسە وەرەقە ئەمانە کێشەکانی ئێمە لە مەسەلەی نەبوونی مۆڕاڵە ئەخلاقێکی بەرزە ئێوە لە یابانە ئەوێسا لای خۆمان چەند ساڵە من داوایەکەین شتێکیان دانا بەنای بەهاکانە وەزارەتی پەروەردە خراپ نییە بەڵام ئەوە نییە کە ئێمە داوامانە هە پرسیشان پێ نەکردین مجموعەیەک دانیشتون جشتیان داناوە کەی خوێنیتەوە هەستەکەی بەس پارەکە سەرف بۆ بە بەلاژ لەو کتێبانەیە دەرەنجامیشی وای نابێت لەسەر ڕەفتاری مناڵەکانمان و تەلەبەکانمان زۆر باشە دکتۆر من ئمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ من لێرەوە پێت دەڵێم لەگەڵ بیرمەندێکی کورد لە بواری پەروەردەی خێزانی و کەرکووکدا ئەوەدان کردەوە هیوادارم هەمیشە تەندروست باش بی هەمیشە خوای گەورە بۆ کورد و کوردستانت بێڵێ و لێرەوە دێمە کۆتایی بەرنامەیی بۆ جێبەجێکردن هەتا چەمکێکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ